سەرەڕای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە ڕێژێکی زۆر لە بەریتانیا لە ئێستادا بەرپرسانی باڵای ئەو وڵاتە هۆشداری لە بڵاوبوونەوەی جۆرێکی نوێی ڤایرۆسی کۆرۆنا دەدەن. Similar variants have been identified in other countries over the last few months. وازیری تەندروستی بەریتانیا لابارەی ڤایرۆسی نوێیەکەوە دەڵێت ئەم ڤایرۆسە 70 جار لە ڤایرۆسەکەی دیکە بەهێزترە و لە تواناشیدا هەیە 36 جار شێوەی خۆی بگۆڕێت بۆیە ناتوانین بە ئاسانی کۆنتترۆلی بکەین. ڤایرۆسی دووەم کە ئێستا هاتووە بەس لێرێک شتێک هەیە بێ بەردەوام بێژیان ئەم حکومەتە تایم تەیبڵێکی نییە چی بکەین ڤایرۆسەکە چییە هەمووی باسی ڤایرۆسەکە بەڵام ئیعلامەکە لە ڤایرۆسەکە بەقوتە ئێمە لێرە کۆنفیوز بووینە وەکو هاوڵاتیەک نازانی چی بکەین. سەرۆک وەزیرانی بەریتانیا باس لەوە دەکات ئەگەر دۆخەکە کۆنتترۆل نەکەن لە ئاهەنگەکانی سەری ساڵی نوێدا لە بەریتانیا ڕێژەی توشبوون بە کۆرۆنا بە ڕێژەیەکی زۆر بەرز دەبێتەوە. داواش لە هاوڵاتیان دەکەن دوور بکەونەوە لە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و شوێنە گشتیەکان و ڕێنمایە تەندروستەکان بەجێبێنن. بەڕاستی بە خەتەرناک دەبینێت چونکە دەبینی خەڵک لە بریتانیا زیاتر بڵێن پێگیری ئەوە ناکەن مەسەلەن دەمامک ببەستن یانیش خۆیان بپارێزن. ئاستی خۆپارێزی لە بریتانە بەڕای من تا ڕادایەک کەمە دەبێت ڕێتون بگرێتە بەداکۆ ئەو ڤایرۆسە کۆنتترۆل بکرێت چونکە ئێستا لە هەواڵەکان باز دەکرێت کە ڤایرۆسێکی تازە دەچێت ئەوەش هەر خۆی لە خۆی ڤایرۆسێکی کۆرۆنایە هەر ڤایرۆسی کۆرۆنا بە شێوازێکی تر دەچێتە خەڵک بەس ئەو کاریگەریە زۆرە نییە کە بڵێن خەڵک ئەوەندە بکوژن من بەڕای منواتێکم وەکو ڤایرۆسێکی تەبیعیە کە هەموو کەسێک وەر دەگرێت و تێشی دەپەڕێ. لاگەڵ هەواڵی بەرزبوونەوەی ڤایرۆسە نوێیەکە وڵاتانی جیهان گەشتە ئاسمانیەکان و مامەلە بازرگانەکانیان لەگەڵ بەریتانیا بۆ کاتێکی نادیار ڕاگرت. نەوەی نوێی ڤایرۆسی کۆڤید-19 کە لە بەریتانیا دەرکەوت جۆرێکی بەهێزی نەوەی نوێی ڤایرۆسی سارسە و توانای بەرگۆڕینی شکلی بۆ 36 جار هەیە و تا ئێستش لە تاقیقەکاندا هیچ زانیاریەکی زانانە لەبارەیەوە بڵاو نەکراوەتەوە دیاریش نییە ڤاکسینەکان دەتوانێت ڤایرۆسەکە لەناو ببات یاخود وەک خۆی دەمێنێتەوە. ژیان مۆبێر NRC لندن.